زینە ئاراس ڤیدیۆیەک سێکسی بڵاو بۆتەوە لە XNXX دەڵێن ئەمە زینە ئارازە ئەزینە چۆن دەیسەلمێنێ بۆ خەڵک کە ئەو ڤیدیۆە ئەو نییە سانای مام یوسف بۆ تەداخلی ڤیدیۆ سێکسەکە دەکات ئەی برای زینە چی دەڵێتن دەربارەی ئەو ڤیدیۆیە هەر بەجددی ئەو ڤیدیۆیە زینە ئارازە یاخود نا وەکەیتر لەسەر ئەو ڤیدیۆیە هاتۆتە دەنگ و وەچی دەڵێن تەواوی ڤیدیۆکە و تەواوی زانیاری لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توێ خۆشەویست یەکەمی کەسوی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. زینە ئاراس کچە مۆدێلی دیاری کورد. زینە هەر لە سەرەتای دەرکەوتنیەوە وەکو مۆدێل خۆی بە خەڵک ناسان دواتر بووە بزنسومەن لە ئێستادا خاوەنی ئارێژگای و وەزینە ئاراس زیاتر لە لای خەڵک بەجی کلاسەکەی ناسرا تاوکو ئێستا چەندین بەند و گۆرانی لەسەر ئەو خانمە گوتراوە. زینە ئاراس یەکێکە لە خانمە مۆدێلە هەرە بەناوبانگەکانی باشووری کوردستان بەڵام لە ئێستادا دەڵێ پێم خۆش نییە بە هیچ زۆرێک بە مۆدێل بانگم بکەن ئێستا من بوومەتە بزنسومەن واتە پلەیەک بەرز بۆتەوە. زینە ئاراس لە ئێستادا چەند ڕۆژێکە ڤیدیۆیەک بڵاو بۆتەوە کە گوایە ئەو ڤیدیۆیە زینە ئارازە بە شێوازێکی زۆر نەشاو لە شولاری بادەداتن خەڵکێکی زۆر وتیان ئەمە زینە ئارازە لە کۆتاییدا زینە هاتە جواب بوو وە براکەی هاتە جواب بوو تەنانەت سانای مامی یوسفیش لەسەر ئەو بابەتە هاتە دەنگ. زینە ئاراز لە یەکەمین قسەیدا وتی ئەو ڤیدیۆیە هیچ لۆ ئەسل و ئەساسین و هیچ پەیوەندێکی بە منەوە نییە ئەمە کەسێکی ترە وە براکەشی وتی ئەمە زینەی خوشکم نییە لەبەرەوەی لە ناو ڤیدیۆکەدا ئافرەتەکە تاتوی نییە بۆی زینەی خوشکم تاتوی لە پشتی هەیە وە زینەش باسی لەوە کردوە ڤیدیۆ وێنەشی دانا کە گوایە لە پشتەملی تاوەکو خوارەوەی ئەمە تاتویەکی ڕاستە و ڕاست واتە بە شێوازی ستونی ئەو تاتوێ هەیە بۆیە وتیان ئەو ڤیدیۆ هیچ پەیوەندی بەمەدانیە و واروەها ئەمە مۆنتاژ کراوە تاوەکو ئێرانە خەڵک قەناعەتی ناتبوو بەڵام لە لاوە سانای مام یوسف تەداخلی بابەتەکەی کرد ئەو هەستا بەوەی کە ڤیدیۆکەی دەرێنە لە وەبسایتی سێکسی XNXX. سانای مام یوسف وتی ناتوانم کە ڤیدیۆکە بە تاوەتی دانێم لەبەرەوەی قەدەغەیە لە سناپچات و واروها لە بەر ڕەمەزانیش لەبەرەوەی ئەمە لە کۆتا ڕۆژی ڕەمەزان ئەو ڤیدیۆ ئەو دەنگۆیە بڵاو بووە و باسی لەوە کردوتی لەبەر ئەو هۆکاران ناتوانم بە تاواتی ڤیدیۆیەکە دانێم بەڵام ڤیدیۆکە لە دەقەی سی لە سانیە 57 پێشان دەدا کە کچێکی ئوردەنیە یاخود مسڵیە ئەو ئافرەتەیە پۆڕن ستارە پێشووتری ئەو ئافرەتان کردبووە بە من کە دەتانگوت ئەمە زینە ئاراسە و دوو ڕۆژێکی تر کردیتان بە کەسێکی ترەوە ئێستاش کردیتانە بە زینە ئاراس ئاغۆ دوو ڕۆژکە نایکەم بە پیاوێک کە بڵێن ئەمە ئەو پیاوەیە بۆیە لەو کاتەدا زینە ئاراس زۆر دەستخۆشی لە سانەی مام یوسفی کرد وەروەها ئەوەش پارچە ڤیدیۆیەکەیە کە بڵاو بۆتەوە. لە ڤیدیۆکە وان نیشان دەداتن کە زینە ئاراس خۆی ئەو ڤیدیۆی بە شێوازێکی ڕاستەوخۆ کە پێ دەڵێن ستریک لە ڕێگای ستریکەوە بۆ یەکێکی فانەکانی نردو یاخود بۆ هاوڕێکانی ئەمە دیانە کە گوایە ئەو ڤیدیۆی خۆی ڕاستەوخۆ نردوویەتی بەڵام زینە ئاراس باسی لەوە کرد چەند تەکنیکێکی ڤیدیۆیەکە ئاشکرا کرد وتی پانزەکە لە دەستی چەپە هاتوۆتە ڕاست و هەندێک قسەی لەم بابەتێک کرد وتی ئەمە بە شێوازێکی ئیتیت زۆر بە جوانی دروست دەکرێتون بەڵام ئەو کابرای دروستی کردیا زۆر بە شێوازێکی سەقەت دروستی کردی ئەگە زارویستی بێ دروستکە با بێتە لای خۆم بە شێوازێکی زۆر باشتر بۆی دروست دەکەم. وەزینە ئاراس هەموو جێژنە
دەبێتە بابەتی سۆشیال میدیا. پارساڵیش یەکێک لە پارکەکان کۆمەڵێک گەنجی بەدوای کەتبوون دایانگوت جی کلاس و لەوێن دەرزینە ئاراز دەستی لە کوڕێکی بەرز کرد بوو و وەروەها شاقێکیشی لێدا بوو. هەندە قسەی نەشیا و ڕاستەخۆ بەزینە ئاراز وتبوو. ڕاستەخۆ شەقێکی لێدەدا خەڵکێکی زۆر بازەوە دەکەن ئەو کەسانی سۆشیال میدیا کە کەسی بەناوبانگن پێویستە جار و بار چەمانگێک جارێک بابەتێک دروست بکەن بۆ ئەوەی خەڵک زیاتر سەیریان بکەن و دووبارە پێج و کەناڵەکانیان ئەکتیڤنەوە و بینەرێکی یەکجار زۆریان بۆ بێتەوە بۆ ئەوەی ڕکلامەکانیان بەهێزتر بێتن و پارەی زیاتر پیا بکەن. بەڵام هیچ کەسێک ئەم زۆرە ڕکلامە لەسەر خۆی دروست ناکە، بەڵام زۆربەی کات خەڵک بازەوە دەکەن. زۆربەی کەسە بەناوبانگەکان بە شێوازی سیناریۆ ئەو کارانە دەکەن بۆ ئەوەی دووبارە بگەڕێنەوە ناو خەڵک و دووبارە سەرنجی خەڵک بۆ لای خۆیان ڕابکێشنەوە. وەروەها براکەی زینە ئاراز بازەوە دەکاتن. هەموو خەڵک ئێمە دەناسێ، دەزانێت ئێمە چ جۆرە کەسێکین. پێویست ناکە ئەو جۆرە ڤیددیویانە لەسەر ئێمە دروست بکەن لە بەرەوەی ئێمە زۆر دوورین لەو کارانە. وەروەها وێنەی خوشکەکەی خۆشی دانابوو کە لە پشتی تاتۆ هەیە و ئەو وێنەشی لە ستۆری سناپچاتی خۆی دابڵاو کردبەوە. وەزینە ئارازیش تاوەکو ئێستا چەندین ستۆری لەسەر ئەو بابەتە بڵاو کردوتەوە. دوای بڵاوبوونەوەی ڤیددیۆکەی ڕاستەوخۆ چەندین پۆسی کرد وەڕانەوەستا تاوە کاتەی خەڵک ببینێ ئایا بڕیار بداتن ئایا ئەو ڤیددیۆیە ڕاستە یاخود دروستکراوە. پێشەموو خەڵک زینە ئاراز لەسەر ئەو بابەتە هاتە جوابوو ئەو پۆستی کرد زوو بابەتەکەی لەسەر خۆیلادا بۆ ئەوەی خەڵک زیاتر سەرنجی نەچێتە سەر ڤیددیۆکە و زیاتر تەشەنەت نەکاتن و بڵاو نەبێتەوە هەرزوو بە زووی ڕووکردنەوەیدا. ئایا تۆی خۆشەویست پێت وایە ئەو کەسە بەناوبانگانەی سۆشیال میدیا هەموو ئەو شتانەی کە لەسەریان بڵاو دەکرێتەوە دەستی خۆیانی تێدایە یاخود ئەو شتانە دوورە لە ڕاستی و ئەو شتانی کە لەسەریان بڵاو دەبێتەوە هەمووی سیناریۆ نییە، بەڵکۆم هەندێک شتی واقعات هەیە و خەڵکانێک لە دوای ئەو کارانەنا کە ئەو کەسە بەناوبانگانە لە کەدار بکەن و ناشینیان بکەن لە لای خەڵک. بیر و بۆچینیت و چۆنە بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیددیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بەناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەروەها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی. وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لە کلیل میدیا.